ئاوارەیی و ژیان دووری وارگەهی و درێژبوونە ڤەمانە ژیانێ ئاوارەیەدا و ناوە کەمپان پەنا بۆ دابینکردنا نانێ ژیانێ دهێ ئاوێتن. ئەڤە بازارێ کەمپا داودیەیە لە سنوورێ نەحیا بامەرنێ ئەوە گرێدای قەزا ئامێدیە. هەرێک ji خودان کارا jî berengekî bihis li rojanên karî dike û çawaniya karkirina rojane pêxemet li êvarê bikarin pêtivîn xwe dabîn bikin. خەڵکی شنگارێنە و هی گوندێ ما کامل نەبرینە ئەن هەمێ vەگەریابان جیە وارێ خۆ ئەو سپێرێ خۆ جانا سعات چارێ بچین جانا سعاتێکێ شێڤێ بچین گومرکێ هەدا هەنە فیقا خۆ دینن ومش خۆ فرۆشن هەتا پێت عیش شۆل نەبوو تشتێک نەبوو نا ڕاتوبەکە نە تشتەکە مش خەڵکی شنگالێ نەما نەبێ درێ مەجێ دکان بۆ قژێگەر هەتەم زارۆکە خۆ بەعیشینن هەرێوەڵە ئەو چاوەڕێ کۆنتڕۆلکردنا وارگەهێن خۆنە ژلایە پێشمەرگەیڤە ji bo vegerin û jiyana asayî di nava kes û karên xwe de derbas bikin û herêçkekaniya jiyanê dest pê bikin. کەمپاش هەموو ملەتا پێکتی وەکو مەسیحی وەکو بسلمان وەکو زیری هەموو براتی پێکڤەژین و بەلێ ئەکید ئەم خەڵکی شنگارێن ئەم ئەوارەنە ئەمژی vêk derê mejî bo xwe dikandaniya bo meîşeta biçûk e. Ev bazarê kempa Dawidiyê ye. Xudankar li vêrê kom vebûyne. Dibêjin ji awariyê berevkarkirinê ve hatîne. Pêxemet nanê jiyana rojane dabîn bikein. Di nava vê kempê ku jiyana xwe ya rojane têda derbas dikin. Takê hîviya wan jî vegeriyane li ser mal û halên xwe. Sîpan Amedî, NRT, Kempa Dawidiyê, Sinûrê Nehya Bamernê.